چوارەمین فستیڤاڵ یەنار بە بەشداری 200 جوتیار و باخەوان لە هەڵەبجە بەڕێوەچوو. ژمارەیەکی زۆر لە خەڵکی شار و شارۆچەکان یاریمی کوردستان و عێراق و ڕێکخراوە بیانیەکان بەشداری فستیڤاڵەکە بوون. فستیڤاڵ یەنار بۆ بەرەمە خۆماڵیەکان دەیان بەرەمی کشتوکاڵی و کوردەواری لەخۆ گرتبوو. یەکێک لە ڕێخەرانی فستیڤاڵەکە دەڵێت کار دەکەن بۆ فراوانترکردنی فستیڤاڵەکە و گواستنەوەی بۆ شارەکانی دیکەی کوردستان. ئێمە بیرمان لەوە کردێتەوە بۆ ئیشەڵا بۆ ساڵانی تر لەگەڵ گونجاندنی ئەو بپاردۆخابێ ئێمەمان لەوە کردو کە بیبینە شارەکانی تر وەکو سلێمانی وەکو هەولێر و وەکو دۆکو هەتا پێشنیاری ئەوشمان کرد ئەوە لە ناو خۆماگەڵاڵەوە کە ئەم فستیڤاڵە بکەین بە فستیڤاڵێکی نێو دەوڵەتی هەنار لەبەرەوەی ئەم ناوچە و بەتایبەتیش پارێزگای هەڵەبجە بە هەناری زۆر باش ناسراوە بۆ ئێمە بیرمان لەوەش کردێتەوە ئەم فستیڤاڵە بە شێوەیەکی نێو دەوڵەتی بەڕێوەبڕی. بەشی زۆری بەشداربوانی فستیڤاڵەکە لە دەروێ سنووری پارێزگای هەڵەبجەوە هاتبوون و دەیانویست لە نزیکەوە هەنارە بەناوبانگەکەی هەڵەبجە تام بکەن. هەر بۆیە هیوایان خواست ساڵانی ئایندا فستیڤاڵەکە زیاتر فراوان بکرێت. بەڕاستی تامیکی تایبەتی خۆیە ئەو پێشمان خۆش ئێمە لە کەرکووی گەڵاتوینە شوێنێکی دڵگرە یعنیەوە نەبێکەوە وەسف بکرێ زۆر بە تامە و هەناری و شوێنەکەشی زۆر خۆش دەستخۆشی تا لێکەین. تر دیارە خەڵکانێکی زۆر کۆبووتەوە ئەم فستیڤاڵەش خۆی ناوبانگی خۆیە هەموو ساڵێک وەکو ئاگام لێتی دووبارە ئەکرێتەوە هەموو ساڵێک ئەکرێتەوە ئەمە شتێکی خۆشە. جوتیار و باخەوانەکان بەرەمە کشتوکاڵیەکانیان ڕازان دەبوویەوە و خستبوویانە ڕوو بەتایبەت هەنار کە ڕووبەرێکی زۆری فستیڤاڵەکەی داگیر کردبوو. هەر بۆیە جوتیاران فستیڤاڵەکە بە دەواازەیەکی گونجاو ناو دەبن بۆ ساغکردنەوە و بە بازاڕکردنی بەرووبوومە کشتوکاڵیەکانیان بەگشتی. شتێکی باشە شتێکی گونجاوە بۆ باخەوانەکان بەڵام بەڕاستی ئێمە کێشەی ساغکردنەوەی هەنارەکەمانەیە لە ڕاستیە ئێمە چەند ساڵێک هەنارێکمانەیە تایبەتە و لە زۆر بە شوێنەکان باشترە هەناری کوردستان باشە بە تایبەتی هەڵەبجە زۆر باشترە. بەڵای خاصەتی بنێکی ئەمە پێڵم بنێکی ئەسڵی بۆین ناسراوە بەنای بنێکی بۆین ناسراوە لەبەرەوەی کوالێتەکەی لە 100% تەبیعی. لە سنووری پارێزگای هەڵەبجە 12,000 دۆنم زەوی بە بەرووبوومە کشتوکاڵەکان دەچێنرێت و لەو ڕووبەرەش 8,500 دۆنم کراوە بە باخی هەنار. ساڵانەش پارێزگای هەڵەبجە نزیکەی 30,000 تەن هەنار بەرەم دێنێت. بڕیاریشە فستیڤاڵ یەنار ئەم ساڵ بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت و ساڵانی ئاینداش بە شێوەیەکی فراوانتر بەڕێوە بچێت. ئەگەر چێ و ڕەمزی شەیدبوونی 10,000 کەس بێ لە هەڵەبجە ئەوە هەنارەکەی ناونیشانی گەورەترین فستیڤاڵە کە هەزاران خەڵکی لە شارەکانی هەرێمی کوردستان لە شارەکەدا کۆ کردوێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.